من لێرە میوانێکم هەیە بەڕێز سۆران خەڵف بەرپرسی پەیوەندیە گشتیەکان و ڕاگەیاندنی دەستگای خێرخوازی بارزانی. بەڕێز سۆران خەڵف بەخێر بێت. ئەو کاتت باش باش بەینی بینەران و بیسەرانی کوردستان 24 باش. سپاس بامەدەبوونت. ئەم پێشانگەیانە تا چەند ڕۆڵیان هەیە لە پێشخستنی کۆمەڵگە لە باگابوونەوەی تاک لە کۆمەڵگەیان؟ ئەلبەت دەستخۆشیتان لە یەکەم لە پرۆسەیەکی ئاوها گرنگ پڕمعریفەکردنی تاکی کوردی و تاکی عراقی و ئەو هاوڵاتیانەی کە لە سەرانسەری دنیا کە ئیش ئەکەن لە کوردستانە ڕۆڵیان هەیە لە پرۆسەی ڕۆشنبیرکردنیانە، ڕۆڵێکی گەورە و ئیجابی ئەگێڕن. ئەلبەت ئەم پرۆسەیە پێشانگای کتێب لە هەولێر 15مین پێشانگایە کە لە 350 ناوەندی چاپکردن و معریفە و ناوەندەکانی کتێب لە سەرانسەری دنیا کە لە 18 وڵاتی دنیا و بەشداریان تێدا کردووە. ئەوە جێگەی خۆیەتی ئاماژەی پێبەی کە زیاتر لە 45 ناوەندی چاپکردن کە لە کوردستان بەشداری کردووە. ئەمە ئەوە ئەگەیەنێت کە ناوەندە معریفەکانی دنیا چاویان لەسەر کوردستان و کوردستانیانە کە بۆتە مەڵبەندێکی ڕۆشنبیری و فکری و پێگەیاندنی تاکی عراقی بەگشتی واتە لە هەولێرەوە چاو ئەکرێتە سەرانسەری پرۆسەکانی معریفەکردن لە سەرتاسەری عراقا. بۆیە ئەم پرۆسانە پرۆسەی کتێب و پێشانگای کتێب ڕۆڵێکی گەورەی هەیە لە وریاکردنەوەی کۆمەلگا لە پێگەیاندنی کۆمەلگە لە ڕۆسیاسیەکان ئابووری کۆمەڵایەتی ڕۆشنبیری و پەروەردەکردنی منداڵ. دەبینی لێرە کۆمەڵێک بابەتی نەتەوەی و پەروەردەی منداڵی تێدایە کە ئێمە وەکو تاکی کوردی پێویستمانە چونکە نەوەیەکی لەسەر بنیان تەنرێت دوا ڕۆژی ئەو نەتەوەیە دوا ڕۆژی ئەو گەلە دیاریەکات. بەڵێ دەستگای خێرخوازی بارزانی یەکەم جارە لە پێشەنگای نێودەوڵەتیە بەشدارەکەن ئەم پێشتر بەشداریتان کردووە. ئەلبەت لەسەر ڕاستپاردەی سەرۆکایەتی دەستگای خێرخوازی بارزانی ئێمە ماوەی 4 ساڵە و ئەم ساڵی شکاتە 5 ساڵ ئێمە لە ناوەندەکانی کردنەوەی پێشەنگا کتێبەکان لە سەرتاسەری کوردستان کە ئەکرێتەوە بەشدارە بین، چونکە یەکێک لە سەکتەرەکانی دەستگای خێرخوازی بارزانی سەکتەری پەروەردەیە و بارزانی دەفەرمێت چەکی زانست و خەبات بکەنە شانتان و هەموو توانایەکتان بخەنە گەڕ بۆ ڕزگارکردنی گەلەکەتان لە نەخوێندەواری. ئەمە ئەو بوارە ئەگەینێ کە ئەبێت دەستگای خێرخوازی بارزانی ڕۆڵی هەبێت لە تەنیشت پڕمعریفەکردن و یارمەتیدانی سەکتەری پەروەردە، ڕۆڵە ئەنتیماکە و پڕزانیاریەکەی تاکی کوردیش کە گرنگن لایەن دەستگای خێرخوازی بارزانی. بۆیە دەستگای خێرخوازی بارزانی ساڵانە و بە تایبەتیش ئەمساڵ بە کۆمەڵێک بەرهەمی ناوازە و بەرهەمی جوان کە بەرهەمەکانی لێرە هەندێکیان دانراون کە کار لەسەر ئەوە ئەکەین چۆن بتوانین ئەو کتێبانە چاپ بکەین و بڵاوی بکەینەوە ناوەندەکانی زانیاری و ناوەندەکانی چاپکردن دەتوانن لە ڕێگەی دەستگای خێرخوازی بارزانیەوە دەستیان بگات بەو کتێبانە. ئەمە ئەوە گەیەنێت کە ئێمە ڕۆحیەتی کاری خێرخوازی و ڕۆحیەتی خوێندنەوە پێکەوە خزمەتی دۆزی ڕەوای گەلەکەمان بکات. لە پلانتانە پێشتر جێبەجێتان کردوان پلانتان هەیە لە داهاتووە کە لە پاڵ پەروەردە بە تایبەت بۆ منداڵان لەو شوێنانی کاوکاریان پێگەێنن کار لەسەرەوەشکەن کە پرسی خوێندنەوەش لە ناویانە بکەنە کللتورێک بۆ پێی کە زۆربەی نووسەران ئەدیمان دەڵێن ئەگەر مناڵ کەسێک لە منداڵیەوە نەخوێنێتەوە دواتر زەحمەتە بتوانێت لەسەر خوێندنەوە ڕابێت. خۆی پرسیارەکە زۆر تەواوە. پرۆسەی پەروەردە پرۆسەیەکی ڕاهێنانە، دەبێت ئامادەکاری تەواوی بۆ بکرێت. دەبینی تاکێکی خوێنەر کۆمەلگایەکی خوێنەری لێ بەرهەم دێت و کۆمەلگایەکی خوێنەر سەرکەوتنێکی گەورەی بەدوادێت کە ئەبینین کۆمەلگەکانی شەرقی ئاسیا کە ئەبینی وەکو یابان و وەکو سین و وەکو مالیزیا ئەمانە لە خوێندنەوە گەیشتونەتە ئەو ئاستە کە ئێستا کۆی سەرانسەری دنیا لە پرۆسە کارگەڕی و ئیدارەکانە غیرەیان لێیەکەن یان چاویان لێیەکەن. ئەمە ئەوە ئەگەیەنێت کە ئێمە چۆن بتوانین وەکو کۆمەلگای مەدەنی وەکو NGOکان وەکو ڕێکخراوەکان وەکو ناوەندەکانی چاپکردن وەکو دەستگا خێرخوازیەکان کار لەسەرەوە بکەن دوو ڕۆحیەت کە زۆر گرنگە لە ناو تاکی کوردی و بە تایبەتی مناڵ بچەسپێنی، ڕۆحیەتی پەروەردەی خوێندنەوە و فێرکردن لەگەڵ ڕۆحیەتی بەخشین کە ئەمانە هەردووکیان پێکەوە پرۆسەیە کە خوڵخێنێت کە دوجار ئەو مناڵە لەسەری ڕادێت کارە ناشرینەکان و کارە نەشازەکان بەلاوە ئەنێت ئاراستەکەی ئەگۆڕێت بەرەو ئەو ئاراستەی کە کۆمەڵگەی لەسەر ئەو بنەمایە ئێوە لە پاڵ کاری خێرخوازی کاری ڕۆشنبیریەکەن. ئەلبەت پەیوەندیەکی بەهێز هەیە لە نێوان ڕۆشنبیری و لە نێوان کاری خێرخوازی.
لە دوایین ئامارەکان و دوایین توێژینەوەکانە دەرکەوتووە کە ئەو مرۆڤانەی کە تێرپارەن کە تێرماڵ و سەرۆت و سامانن و تێر سەرمایە و دەستکەوتن دەرکەوتووە کە ڕۆحیان ئاسوودە نییە لە بەرامبەر ئەو توێژینەوانەی کە لەسەر چەندەها هەزار مرۆڤ کراوە کە کاری خێرخوازیەکەن واتە ئێمە ئەبێ کار لەسەر ئەوە بکەین کە لە تەنیشت پەیوەندیە ڕۆحیە فکریە ڕۆشنبیریەکەی کە مرۆڤ پێویستێتی وەکو خۆراک کە چۆن ڕۆژانە پێویستێتی خۆراک دەرخواری خۆی بدا سێژەمە و ئێمەش ڕۆژانە پێویستیمان بە ئەبدەیتی ڕۆشنبیری و معریفەکردنی مێشکی تاکەکانمان هەیە و بە تایبەت لە خۆمانەوە دەست پێ بکەین دەبینیت ئەمە بەشی ئەو پەیوەندیە فکریە ناکات کە مرۆڤی پێ دروستە دێت هێشتا ئاسوودە نییە ئێمە چۆن بتوانین لە پاڵ پڕمعریفەکردنی تاکە لە ڕووی کاری خێرخوازی و مرۆڤ فێر بکەین چۆن ببەخشێت چۆن وەربگرێت لە پێناو چی وەری بگرێت لە پێناو چی شا ببەخشێت ئەمانە پێکەوە ببنە دەستە گوڵێک و ببنە دەستە معریفەیەک خزمەتی کۆمەڵگەی پێ بکرێت هیچ کام لەم کتێبانەتان لەم بەرهەمانە بەتەبەن بەرهەمانەی سەرۆک بارزانی کە بەرهەمی بەپێز و گەورە و گرنگن ڕەنگە ئەگەر کورد خۆی بەشیش ئاگاداری بەشێک لە ڕووداوەکان بێ بەڵام دنیای عەرەبی وڵاتانی دیکە ئاگاداری ئەم ڕووداوانە نەبن ئاگاداری ڕاستی مێژوو نەبن چی کراوە بۆەوەی ئەمانە وەرجێدرێن بۆ سەر زمانی دیکە دەستگای خێرخوازی بارزانی هەوڵتان بۆ ئەمەشداوە ئەلبەت ئەو کتێبانەی کە جێگەی خۆیەتی جێگەی ئاماژە پێکردنە کە ئێمە بە ڕێز و بە سوپاسەوە هەمیشە پاڵپشتی ئەو نووسەرانە بووین کە توێژینەوەی گەورە لەسەر بارزانی و ڕۆحێتی بارزانی و بارزانی نەمر دەکەن لە بوارە جۆرا و جۆرەکان چونکە بارزانی ڕابەری بزوتنەوەی ڕزگاری خوازیگەری کورد بووە باوکی ڕۆحینەتەوەی گەری کورد بووە تەنها لە شۆرشی نەکردووە لە پێناو ئازادی کوردستانیان بەگشتی کە لە کوردستان نیشتە جێبوون و بەرگری کردووە لە هەموو ئەو نەتەوە و زمانە جیاوازانەی کە لە کوردستان بووە بەشێکی بووە بەشێکی ژینگە پارێزی بووە بەشێکی ژینگە دۆستی بووە ژن پارێزی بووە مافی مرۆڤ بووە ڕێخستنەوەی کۆمەلگە بووە ئەو کۆنفدرالیە جوانە بووە کە دروستی کردووە کە دیاردەی هەندێک دیاردەی نەشاس کە لە کۆمەلگاکانەوە هاتوۆتە ناو کۆمەلگە لێرە بنبڕ کراوە بۆیە دەستگای خێرخوازی بارزانی هەمیشە پاڵپشتی ئەو نووسەرانە بووە چ بە فۆتۆ چ بە نووسین چ بە توێژینەوە چ بە وەرگێڕان کار لەسەر ئەوە بکەن کە چۆن بتوانن ئەو کارانەی بارزانی دووبارە زیندوو بکرێتەوە و بنووسرێتەوە و ئاراستەی کۆمەلگە بکرێت لەلایەکی دیکە هەمیشە پاڵپشت بووین بۆ ئەوانەی ئەو خەڵکانەی کە زمانزانن ئەو بەرهەمە جوانە ناوازە دانسخانە وەرئەگەڕنە سەر زمانەکان زمانە بیانیەکان بە تایبەتی ئینگلیزی عەرەبی فارسی و ئەوە بۆ چواردەورەکەی ئێمە ئێستا زمانە زیندوەکانی دنیا زمانی ئەڵمانیە کە ئێستا ئێمە لە وێبسایتی دەستگای خێرخوازی بارزانی کارمان لەسەر کردەوە بە زمانی ئەڵمانیش بڵاوکراوەمان هەیە و هەنگاوی داهاتوومان زمانی فەڕەنسیەوە زمانی ڕووسیە بۆیە خۆشبەختانە ئەلەو کتێبانەی کە لە بەردەستی جەنابەت ئەیبینی بۆ مێژووە بارزانی بزوتنەوە ڕزگاری خوازیگەلی کووردە بەرگی چوارەمە بەرگی پێنجەم و بەرگی یەکەم و دووەم و سێمیشی بە زمانەکانی عەرەبی و ئینگلیزی و بە کوردی لاتینی بە سۆرانی هەمووی لە بەردەستە بۆ ئەوەی بتوانێت نووسەرانی دنیاش بزانن لەلایەک چۆن ئێمە خزمەتی هەموو ئەو زمانە جیاواز و هەموو بەرگریکردن لە ئازادی و لە بیرروڕای ئازادی دەربڕین و مافی سربەخۆیی ئەمانە کراوە لە ڕۆی زمانە جیاوازەکان و لە ڕۆ جیاوازەکانی دنی کۆمەلگەکە لە ڕۆ کۆمەڵایەتی و سیاسی و ژینگە پارێزی و مرۆڤدۆستیەوە کارمان لەسەر کردو بەدەمەوە بەڕێز سۆران خەڵف بەرپرسی پێنجە گشتیەکان و ڕاگەاندنی دەستگای خێرخوازی بارزانی سپاس بۆ ئامادەبوونت سپاس بۆ هۆڵانی دەستگای خێرخوازی بارزانیدا لە پاڵ هاوکاری مرۆیەکان بۆ ڕۆشنبیرکردن و پێگەاندنی تاکیوە سپاس.